هەر لەسەرم بابەتە دەبێنینەوە بێگومان پرسێکی گرنگە کە وەزارەتی ناوخۆ لە دوایە کە وەزیری ناوخۆ دەسەڵاتەکانی خۆی شۆڕ کردێتەوە بۆ ناو پارێزگاکان و هەروەها بۆ ناو ئیدارە سەربەخۆکان بۆ ئەوی کە بتوانن کاراسانێکی تەواو دروست بکەن و تەواوی ئەو ڕێکارانە بگیرێتە بەر بۆی کە ڕێگری بکرێت لە فرۆشتنی ئەو سیمکاردانەی کە سیمکارتێکی نایاساین. سەبارەت بە مامانەوەی لەگەڵ عەبدولحەمید قایمقامی نەبەس عەبدولحەمید قایممەقامی قەزای ناوەندی هەولێر گفتوگۆ بکەین. بێگومان ئیدی دەسەڵاتەکان لە لای ئەوانەوە شۆڕ دەکرێتەوە زیاتر بۆی کە بزانین چۆن ڕێخستنەوە بۆ کاروباری بریکاری فرۆشتنی سیمکارتەکان دەکەن. ئەم کاتستان باش بەڕێز نەبەس هەر لە ئەو پرسیارەوە دەست پێ یەکەم چۆن ڕێخستنەوە بۆ فرۆشتنی کاروباری سیمکارتەکان دەکەن کە ئەو سیمکارتانن کە نایاساین و چۆن ڕێگریان لێ دەکەن. کاتتان باش. طبعا لە ساڵی 2021 لە کۆبوونەوەی ژمارە 63 ئەنجومەنی وەزیران بڕیاری ژمارە 110 دەرچوو ئەویش قەدەغەکردنی ئەو سیمکارتانەیە کە ئەوانەی تۆمار ناکرێن و ئەوانەی وەکو لە راپۆرتەکەی هاوکاریشتان ئاماژەی پێکرا تازە لە ناو بازاڕی هەولێر کەوا سیمکارتی بێ علوز بێ سەرەتا هەر ناوی چوایە تۆز و بایان پێدەگوت کە لە ساڵانی ڕابردوو بەداخەوە ژمارەیەکێک جار زۆر دەفرۆشا لە ناو بازاڕەکان لە ناو هەموو شارەکان بەبێ جیاوازی لە هەموو کوردستان بوو بۆ هۆی ئەوەی کەوا چەندین کێشەی زۆر ناخۆش و ڕووداوی ناخۆش لێ بکەوتەوە بە سەدان کەیس لە دادگاکان بەهۆی ئەو سیمکارتانە خێزان هەبووە هەڵوەشایتەوە خەڵک هەبووە کوژرایە بە ناخۆشی زۆر ڕوویدایە. ڕاستی دوای ئەوەی کە ئەوە هەموو گەیشتە حکوومەت ئەو بڕیارە گرنگەی دەرکردو لە 2/11 ساڵی 2021 وەزارەتی ناوخۆ فەرمانێکی دەرکرد کە پێکینانی لێژنە لە هەموو پارێزگاکان و لە هەموو ئیدارە سەربەخۆکان ئەو لەژنانە پێک دێ لە نوێنەری یەکە کارژێڕیەکان. من دەمەوێت بزانم قایممەقامیەت هەوڵەکانی قایممەقامیەت بۆ ڕێخستنەوەی کاروباری بریکارانی فرۆشتنی سیمکارت بەچۆ گەیشتووە لە لای ئێوە ئیدی لە لای ئێوە چۆن دەست پێەکەن؟ باز لە ڕێکارەکان دەکەم لە سەرەتاوە چۆن بووە باز لە ڕێکارەکان با بکەم. دوای ئەوەی وەزارەتی ناوخۆ ئەو بڕیارەی دەرکرد یاخود ئەو فەرمانەی دەرکرد بە پێکینانی لێژنە لە قایمقامیەتەکان و لە ناحیەکان لە هەمووی لێژنەکان پێکێنرا و دەست بەکار بوون. ئێمە وەکو قایمقامیەتی هەولێرکەوە بە سنتەری با بڵێن بە سنتەری هەولێرەوە و لەگەڵ ناوگەڕەکەکانی هەولێرشەوە لژنەیەکمان پێکینا ئەو لژنە پێکات بوو لە نوێنەری قایمقامیەت و هەروەها پۆلیس و ئاسایش ئەو لژنە دوای ئەوەی دەست بەکار بوون لە سەرەتاوە بۆ ئەوەی ئێمە ژواب بکەین کە هاوڵاتیانی ژاخود کاسبکاران ئەو زەرەرەیان پێنەگاتن ئاگادارمان کردنەوە بەڵێن نامەمان پێ پڕکردنەوە کەوا سیمکارتەکان بگەڕێنەوە کۆمپانیاکانی گەیاندن لەوێ بە پێی ڕێکارە یاساییەکان و ئەوەی کە دروستە تەندروستە بەو ڕێکارە بیفرۆشن. دوای ماوەیەک ئێمە کە ماوەیەکەمان دیاری کرد و کۆتایی پێهات مۆڵەتەکە بۆ ئەوانە دەستمان بە هەڵمەتی دەست بە سەرداگرتن کرد. ئێمە ڕۆژانە ئێستا لژنەکانمان لژنەیەک تایبەتمان پێکیناوە بۆ ئەمە بەستە لە پۆلیس و ئاسایش و نوێنەری وەزارەتی واستنەوەشی تێدایە ڕۆژانە ئەو لژنەیە لە بازاڕەکان لە گەڕەکانی ناو هەولێر دەست بەسەر ئەو سیمکارتانەدا دەگەن. بەڕێز دەبێت ئەتوانی وەکو ژمارە ئاماژەم بۆ بکەیت کە بە ژمارە چەند سیمکارتی بێسەرەتا نایاسایی لە بازار هەن کە هەر کاتێکیش کە هێناویانە بە بێ سریاڵ نامبەر بووە دەستان بەسەر چەندانە گرتووە؟ ئێمە لە پێش هەفتەیە کە داتاوە ئاماری چالاکیەکانی قایمقامیەتمان ڕامانگەیاند کەەوە 7,200 و چەند سیمکارتێک دەستی بەسەرداگیراوە بەڵام لە ماوەی ئەو چەند ڕۆژەش 300 سیمکارت دەستی بەسەرداگیراوە. ئێستا دەتوانم بڵێم لە کاتی سەرەتای دەستپێکردنی ئەو هەڵمەتە 7,500 سیمکارتی بێ تۆمار یاخود بێ سەرەتا دەستی بەسەرداگیراوە و هەر هەمووشی مسادەڕەکرایە نەدرایتە خاوەنەکانیان نەدرێتەوە خاوەنەکانیان لەبەرەوەی ماوەی ئەو ڕێگە پێدان یاخود ئەو مۆڵەتەی کە پێیان درا بۆ کۆتایی پێات. ئێستاش
لژنەکان و با بڵێن مەفرەزەکان بە دوواداچوونی خۆیان دەکەن لە ناو بازاڕەکان هەموو سیمکارتێک دەست بە سەردا دەگرن سیمکارتی پەیوەندی بیتن مۆبایل هەموو کۆمپانیاکانش بەبێ جیاوازی یاخود سیمکارتی ئەتەرنێت بیتن. باش ئەوەی کە گرنگە ئەوەیە ئێوە لژنەکانتان کارەکانی دەست پێ کردووە بەڵام لەو ماوەیە با بڵێن ئەو 7,000 و چەند سیمکارتە دەستیان بەسەراگیراوە لە هەمان کاتە ڕەنگە دووبارە لیژنەکان بچنە ئەو شوێنانە هەمان کەس هەمان کار ئەنجام بداتەوە فرۆشتنی سیمکارتی نایاسایی هەبێت ئەوانە ئەگەر پابند نابن بە ڕێکارەکان چۆن سزان دەدرێت سزاکەیان چییە؟ نەک لەوانەیە هەر هەبووە حاڵەتی وامان هەبووە کەوا لە شوێنێک دەستی بەسەردا گیراوە و بەڵێن نامەی پێ پڕکرایتەوە تەبعاً دوای ئەوەی کە سیمکارتەکەی لێ موسادەرە کراوە کەوا جارێکی تر بۆ کارێ هەڵنەسیم بەڵام ئەو کاری ئەنجام دایتەوە ئێمە لەو حاڵەتەدا ڕوبەڕووی با بڵێن یاسای دەکەینەوە بە پێی یاسا مامەڵەی لەگەڵ دەکەین ڕەوانەی دادگای دەکەین و چەند کەسێکشمان بند کردووە کەوا بەو کارە هەڵساون خەڵکانێکەیە بە شێوەی گەڕۆکی نایتی هەولیدایە بیفرۆشیتن بە تایبەت لە ناو سنتەری شار یاخود لە ئەو مێزانەی کە پێشتر وەکو لە راپۆرتەکەش ئاماژەی پێکراکەوە بە هەزاران سیمکارت بەبێ هیچ سانسۆرێک دەفرۆشە هەر کەسێک بیویست بە 2,000-3,000 دەچوو سیمکارتێکی دەکڕی و تاوانەکەی خۆی یاخود ئەوەی مەبەستی بوو پێی ئەنجامی دەدا و سیمکارتەکەی لە شوێنێک دەشکاند و فڕی دەدا ئەوە کێشەیەکی گەورە بوو بەڵام ئێستا دەتوانم بڵێم ئێمە بە ڕێژەیەکی زۆر باش کۆنتترۆلی ئەو حاڵەتەما کردی ئەوەی گرینگە کە سیمایەکی بەڕاستی زۆر ناڕێکیشی دەدا لەسەر مێس دەفرۆشاوەکو هەر کاڵاوشتومەکەیکی تر ئەوە بە هیچ شێوەیەک نمایە لەناوەکان نمایە سەبارەت بە بریکارەکان ڕێکخرایتەوە ئێستا گەر بچێ ناو بازار ناو شوێنەکان ئەو حاڵەتەمان نمایە بەڵام احتیمال حاڵەتێک کە بیتن با بڵێن بە شێوەیەک شاراوە کەسێک بە شاراوە هەی بیتن کەوا سیمکارتێک بە بداتەیەکێک ئەوە لە هەموو شوێنێکیش ئەو حاڵەتە هەیە بەڵام لێرەش پێویستە کۆمپانیاکانی پەیوەندیکردن بێ جددیتر بن لەو حاڵەتە هەر سیمکارتێک کە تۆ مارنەکرێت لە لایوان ئەوان ڕای بگرن ئیشی پێن زۆر چاکە بەڕێز نەبەست وەکو دواپرسارە مێ بزانم حەزەش بڵێم باشە باسی ئەومان بۆ بکەیت بگومان بۆ خۆتان دەزانن بفەرموو یەک تێبینیشم هەیە کۆمپانیەکانی گەیاندنیش ئێمە زۆر پەیوەندیمان پێوە کردینەوە ئەوانیش بابەتێکی یاخود لایەنێکی گرنگن لەو بابەتە هەر هاوڵاتێک بە پێی یاسا کێشەکە لێرەدایە بە یەک ناسنامە دەتوانی دە سیمکارت بکڕێ ئێستا بۆ نمونە هەر هاوڵاتێک بستە هەر کۆمپانیایەک دەتوانی دە سیمکارت بکڕێ ئەوە وای کردووە کە ژمارەی ئەو سیمکارتانە زیاد بیتن بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە سنوورێکی باشدانراوە بۆ ئەو سیمکارتانە ئەوانەی کە دەستیشی بەسەردا جاوەکو ئاماژەم پێکرد نایاندرێتەوە ئەوانەی کە دووبارەیان کردیتەوە بند کراون بەڵام هاوڵاتیانیش پێویستە وەکو لە ڕاگەیاندراوەکەی وەزارەتی ناوخۆشات تیا ئاگادارمان بکەنەوە لە هەر حاڵەتێک زۆر چاکە بەڕێز نەبەست من چونکە کاتم زۆر کەم ماوە دەمێت دواپرسیار لە بەڕێستان بکەم ئەویش سەبارەت بەوەی کە بۆ خۆتان دەزانن هەندێک خەڵک بژێوی ژیانی لەسەر فرۆشتنی ئەو سیمکارتانە یاخود ئەو بریکارانە بژێوی ژیانیان هەمان کارە چی بکەن ڕێکارەکان چۆنە کە بیگرنە بەر بۆی کە مۆڵەتیان پێ بدرێت کە سیمکارت بفرۆشن ئێمە سەبارەت بەوانەی کەوا لەسەر مێزەکان و لە دوکانەکان ئەوانە زۆربیان ئێستا جۆری کارەکەیان گۆڕێ پێشتر سیمکارتیان دەفرۆش بەڵام ئێستا جوانکاریەکانی مۆبایل دەفرۆشن با بڵێن ئەو پێداویستیانەی کە مۆبایل هەیتی دەیفرۆشن مۆبایل دەفرۆشن وازیان لەو کارەی هینایە بەڵام سەبارەت بە بریکارەکان بریکار دەبی بچی لە وەزارەتی ناوخۆ خۆی تۆمار بکاتن بەشێک لەوانە گرێبەستیان لەگەڵ کۆمپانیاکان هەبوو ئاگادارمانکردنەوە کەوا ئەوە بەز نییە پێویستە بچن لە وەزارەتی ناوخۆش خۆیان تۆمار بکەن بە پێی ئەو ڕێکار و ڕێنمایانەی کە لەوێ هەیە جێبەجێ بکەن و مۆڵەتەکە بۆ ئێمە دەینەوە ئەو کات ئێمە لە ناو سنتەری شار لە ناو هەولێر ڕێگەیان پێدەدەین کەوا ئەو کارە ئەنجام بدەن ئەوی تر ئێمە بریکاری فەرمی هەیە ئێستا هاوڵاتێک پێویستی بە هەر سیمکارتێک بوو چەند لقێکیشی هەیە لە ناو شار دەتوانن بچن لەوێ سیمکارتێک بکڕن بە پێی ڕێکار و ڕێوشوێنە یاساییەکان و بەکاری بینە بەڵێ ئێمە سپاس دەکەین نەبەز عەبدولحەمید قایمەقامی قەزای ناوەندی هەولێر لەگەڵمان بۆی سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان